چۆن مامەڵی لەگەڵەکرێ گۆڕانکاریەکان کە باسەکرێن چین دەرفەتەکان چین مەترسیەکان چین ئامادەکاریەکان چین ئەوانەی کە قەلەق و سترێسن بەرامبەر ئایندەی هەرێمی کوردستان ئایندەی عێراق چی ڕووەدا هەمووانەم شەو لە پانۆراما گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر تەها محەممەد ئەمین ئەندامی خولی پێشوێن انجومەنی نوێنەرانی عێراق زۆر بەخێر بێت ئەو کات جەنابتان مامۆستای زانکۆشن بە معلوماتەکانمان فرەچەشن بێوانێ بۆ بینێرەکانمان سەرەتا من جەنابەت ئەندامی پەرلەمانی عێراق بووی لە فراکسیۆنی یەکێتی دۆخی یەکێتی چۆنە بینی سەرەتا زۆر سپاس کاکزانە سپاس بۆ بەڕێز بەتەشید ئێستا وەکو جەنابەت شارەتە پێ ئێستا گۆڕانکاریی زۆر لە ناوچەکە هەیە یەکێتیش وەکو هەموو قۆناغەکانی تر ئەوەی کە ئیبینین بە تایبەتی دوای ئەوەی کە دیداری یەکێتی بەسرا ڕوئیای یەکێتی بە واضحی پێشکەش کرا بەڕێز کاک سەرۆکی یەکێتی کاک باڤڵ یعنی باشکرا و بەڕوونی سیاسەتی یەکێتی بۆ قۆناغی داهاتووی ڕوون کردەوە کە هەر وەک چۆن یەکێتی ڕێگای حەلە بۆ هەموو کێشەکان هەروە ژەمێنێتەوە و ئامادەیە بۆ هەموو تەحەدایەکی ئەقلیمی و نێودەوڵەتیش و دووپاتکردنەوەش لەسەرەوەی کە یەکڕیزی نیشتیمانی بپارێزرێ لە هەرێمی کوردستاندا و هەروەها پەیوەندەکانی یەکێتی نیشتیمانی لەگەڵ هەموو هێز و حیزب و لایەنە عێراقیەکانیش پتەوتر بکرێت هەرچەند پتەویشە و ڕوئیایەکێتیش بەنیسبەت ئەوەی کە لە هەڵبژارنەی داهاتووی عێراقا هەمان شێوە تەشید کرایەوە لەوەی کە یەکێتی بەشدارە لە پرۆسی سیاسی عێراق و لە پێکێنانی کابینی داهاتووی عێراقیە ئەمانە ئەم دەلالاتانە هەرچەند ڕەنگە بڵێم خطوتی عام من بەڵام ئەگەر وردیان کەیتەوە هەڵبەت پەیوەندەکانی یەکێتی و پارتی پەیوەندەکانی یەکێتی و حیزبە شیعی و سونیەکان و لەگەڵ حکوومەتی عێراقیە وەکو مووقفی یەکێتی کە بەشدارە لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمانە هەمووی واضحی ئەگەر وردی کەیتە بە واضحی ئەتوانی تەحلیلی ئەوە بکەی کە یەکێتی ئامادەیە بەشدار بێت لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەکو ئەوەی کە هەیە بەڵام لە ئیستحقاقی خۆی دانابەزێ هەرچەند تا ئێستا بەڕوونی بڵێن نەهاتووە باس نەکراوەی کە ئێمە ئاگادار بین لەوەی کە ئایا یەکێتی ئەو هێڵە سەرێکیانە چین کە ئێوە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە بەدەستی بهێنێت دیارە تا ئێستا شەر گفتوگۆکان بەردەوامن و نقطەیەک هەیە کە بەڕاستی بڵێن یەکێتی و پارتی دوو حیزبی ئەمری واقعەن کە کۆتایی هاتووە ڕەنگە هەنێک جار مەسەلەن استحقاقی انتخابی لایەنێک زیاتر بێت لە لایەنێکی تر ئەمانە بەڵام ئەوەی کە بەڕوونی ئەیبینین ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمریکی واقعی بەهێزە لە مەنتیقەکە و کاریگەرە و حیزبێکی کاریگەریشە لەبەرەوە ڕوئیای خۆی لە بەشداریکردن لە حکوومەتی هەرێمە لە داهاتووە واضحە کابێ بڵێن هەموو ئەو بابەتانەی کە کێشە بۆ پێشتر ئەمانە بێ حەل بکرێت لە هەموو ڕوویەکە و لە هەموو ئاستەکانە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش هیچ لە ماف و استحقاقی خۆشی دانابەزی وەکو حیزبێکی سەرێکی مشارکە لە مەنتیقەکە هەندێک لە لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان قەلەقن لە بڕیارەکانی یەکێتی ئەزمونێکی تاڵیان هەیە لەوەی ڕابردوودا کە یەکێتی بە لە هەڵبژاردنا جەماوەرەکەی سەرکەوتووی کردووە و کۆمری واقع بەهێزی جەنابەت باسەکەی بەڵام لە نەتیجەیە لە پێکێنانی کابینەکانە بەدڵی جەماوەرەکەی بەشدار نابێ پێت وایە ئەمە ڕووەدا ئەوەی ئەیبینی خوێندنەوەی خۆت کاکزانە وەکو جەنابیشت ئەزانیت وەکو ڕاگەیاندکارێک و ئاگاداریشی لە ڕەوتی سیاسی ئەوانە مەسلەی سیاستکردن شتێک نییە هیچ کاتێک تۆ ئەوەی کە ببێ بەدڵی خۆت بێ 100% نییە بەدڵی خۆ ڕەنگە نەبە 100% بەدڵی شێتی بێ 100%ش بەدڵی پارتی دموکرات بێ ئەوەی کە هەیە تۆ شتێک ئەبەخشی مقابلەکەش ئەبێ شتێک ببەخشێ و پاراستنی مهمترین نقطەوەی پاراستنی یەکڕیزیە کە ئەمە گرنگە بە تایبەتی لە مەرحەلی ئێستاە کە تەحەدای یەکڕیزی ڕەنگە زۆر قسەیەکی مەتاتی بێ بەڕێز دکتۆر بەڵام چی بۆ خەڵک تێدایە مەسلەی یەکڕیزی کاکزانە ئەوەیە کە تۆ ئەوەیە کە هەردوو لە قەناعەتیان وایە کە بێ حکوومەتی هەرێمی کوردستان تشکیل کرێ
ئەمە بۆ خۆی یعنی هەنگاوێکی زۆ گرنگە کە ئەمە استقراری سیاسی دروستەکە، استقراری اقتصادی دروستەکە، استقراری هەموو لە هەموو ئاستەکانە تۆ توانی ئەمە سوودی و ڕنگانەوەی بێت و هەروەها ڕنگانەوەی بێت بۆی کە وەکو کیانێکی سیاسی تو تعاملەکەی بە تایبەتی لە مەرحەلی داهاتووە کە زۆر گرنگە، زۆر گرنگە لە مەرحەلی داهاتووە وتانێ تورکیا بە هەموو کێشە و ململانێنەی کە دروستێکە گەیشتە قەنەعەتێک کە پێویستە کات لەگەڵ کووردا ڕێکەوتنێک بکات. ڕێکەوتنەکە تەبعاً بەدڵی خۆیە بێتەوە هیچ شینێکی نییە، ینی شکی لەسەر نییە، بەڵام ئایا کورد لەوێایە تۆ چۆن نەتوانێت حەق و مافی خۆی بەدەست بێنێت. جا مەبەستم لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو ئەوەی کە ئێستا ئاماژەم پێ وەکو هێزێکی کاریگەر و سەرێکی لە مەنتیقەکەیە بەڕاستی قەنەعەتی سەرێکی خۆی ئەوەیە کە بەشدارێکی سەرێکی بێت لە هەموو ئاستەکانە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەمە بەڕوونیش لە قسەکانی بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کاک باوڵ دیار بوو کە لە دیداری یەکێتیە پێشکەشی کرد کە ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هیچ لە ماف و ئیستحقاقی خۆی وەکو هاوبەشێکی سەرێکی لە حکوومەتی هەرێمی کوردستانە پاشەکشە ناکات. یان بەدڵی خەڵکەکەیە بێ بەدڵی ئەو چاوەڕوانیە بێ کە خەڵک لە حزبەکەی هەیەتی لە یەکێتی تۆ نسبەت وەرەگری بە تەئکید یەکێتی نیشتیمانی ئەوەی کە گرنگە وەکو باسم کرد ئەوەیە کە تۆ بتوانێت حکوومەتێکی هەرێمی پتە و تۆکمە دروست بکەیت و لەگەڵیشە ئەو بێ کە لە دوای کە توێ ناو حکوومەتەوە لە تەشکیلی حکوومەتەوە جەماوەرەکەی و تەنانەت بەرپرسەکانیشی نەکەونە گلەیەوە. بە تەئکید خۆ ئەمە ینی حقەتێکە کە تۆ هەوڵێت بڵێن بە زۆرترین حاڵەت کە تۆ دەنگی جەماوەری خۆت ڕازیکی لەگەڵ خۆت لەگەڵ سیاسەتەکانی خۆتە لەگەڵ هەنگاوەکانی خۆتانجا چ بەرەو ئاوەدانی بێت چ لە ڕووی اقتصادی بێت چ لە ڕووەکانی ترە بێت، بەڵام ئیتر ئەوەی کە تۆ لە جوهدی خۆت هەیە تۆ بەکاری هێنیت بە تەئکید گلە و گازندە شەرە بێت، بەڵام ئینسانە بێت تعاملی لەگەڵا بکە. لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بۆ هەموو ئەگەرەکان ئامادە کردو ئەوەی بزانیت. ئەوەنەی کە ئێمە متابعەکەین تا ئێستا مفاوزاتەکان بەردەوامە بە تەئکید بەردەوام بوون لە گفتوگۆکردن لە پێکەرانی حکوومەتە دیارە ئەوەیە دەلالەتەکە لەوە خوێنینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگرە لەسەر هەموو ئەو خاڵانەی کە خۆی بڕوای پێ هەیە و ئیقراریشی کردووە لە دیداری یەکێتیە و هەروەها لە کۆنگرەکانی پێشوو و لە سیاسەتی خۆی لە بەرامبەر پێکەرانی حکوومەتی هەرێمی کوردستانە. دیداری یەکێتی دووجار ئاماژەت پێ کرد بەڕێستان چی نیشاندا یان چ ڕیاکشنێکی ئەبێ بۆ چالاکیەکانی ئەو حیزبە؟ کاک زانە دیداری یەکێتی مناقەشەیەکی گوڕوگەرم بوو لەسەر هەموو ئاستەکانە لە ئاستی حکوومیە لە ئاستی پەیوەندەکانە جەنابەت ئاگداری و بەشدار ویتایە لە هەموو ئاستەکانە ئەمە ئەوە گەێنەکە یەکێتی بەرەو ئەوڕوە کە سیاسەتی خۆی ڕوون و ئاشکرا بکە لە هەموو ئەو ئاسانی کە باسکرا بە تایبەتی لە ڕووی بڵێن ئاستی حکوومەتدا کە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان چی بکات بۆی لە خزمەتی کۆمەڵانی خەڵک کابێت و هەروەها بشتوانێت ئەستحقاقی خۆی لە بەشداریکردن لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە چۆن بێت. خۆ دەزانێت مناقەشەکان تون بوون، ڕخنەیەکی زۆر هەبوو و پێشنیاری زۆر جوان کرا و هەروەها لە ئاستەکانی تریشە لە ئاستی مادەی 140 لە ئاستی هەتاکو و گەنجانە، ئایا گەنجان داهاتووی گەنجی ئەم وڵاتە بەرەو چۆ بڕوات، حل و پێشنیارەکان چین بۆی کێشەکانیان بۆ حل بکرێت، مەسەلەن لە داهاتووە ئایا مەسەلەن گەنج چۆن بتوانێت بەشدار بێت لە عملی لە پرۆسی سیاسی لە ناو یەکێتی وەروەها لە هەرێمی کوردستان. ئەمانە دەیان خاڵی گرنگ و مەسلەی زۆر استراتیژی باس کرا کە ئەمە زیاتر ڕوئیای یەکێتی ڕوونتر دەکاتەوە لە بەرامبەر ئەوم پێشهاتەکان کە هێنە پێشی. ئێستا یەکێتی دەتوانانی بڵێ لە دیدارەکەەوە ئەوەت بۆ دەرەکەوت کە جەستەیەکە ئاگای لە هەموو جومگە و دەمار و جوڵەکانی حزبەکەی خۆیەتی 100% ئەوە ڕاستە لە بەرەوەی یەکێتی بۆ خۆی ئەو بەرنامەی داناوە و خۆشی ئیدارەی وەزعی سیاسی و بابەتە حیزبیەکانی خۆی ئەکات و دیداریش کە کراوە هەڵبەت قۆناغێکە پێشەوەی کە کۆنگرە بکرێت و ئەمە تۆ پێویست بەوە هەیە کە ڕوویای خۆی و فەلسفەی خۆت
لە بوار و سێکتەر جیاوازەکانە ئاسانتر بکەی و ڕوونتر بکەیتەوە بە خەڵکو و هەروەها بۆ جەماوەرەکی خۆشت. یەکێتی و پارتی یان هەرێمی کوردستان پێویستی بە چۆرە حکومڕانیەکە لە ئێستاە کە گۆڕانکاریە قلیمیەکان، گۆڕانکاریە نێودەوڵەتیەکان، گۆڕانکاریەکانی ناوچەکە بینین ڕۆژ بە ڕۆژ پێشاتی تازە و چاوەڕوان نەکرااو دێتە پێشەوە. مەسەلەن ئەوە زۆر دوورت نەخاتەوە لە پرسیارەکەم، بەڵام مەسەلەن کەستەوەقو ئینەوە نەئەکرد لە شەو ڕۆژەکان لە چەند سەعاتێکە ئیسرائیل 400 متر نزیک لە کۆشکەکەی ئەحمەد شەرع بردومانکە. ئەوسن هیچ تحلیلێکی لەو جۆرە نەبووە. ئەبێ هەرێمی کوردستان چ جۆرە حکومڕانیش پێویستە بۆ ئەم جۆرە بۆ ئەم کاتە؟ کاکزانە تۆ ئەمە یەکێک لە خاڵەکان وەکو باسم کرد تۆ پێویست بە حکوومەتێکی تۆکمەی کارا هەیە بەڵێ و ڕوئیاشی وازەح بێت کە چۆن تەعامل لەگەڵ وەکو جەنابەت ئاماژەت پێیان چۆن تەعامل لەگەڵ ئەو پێشهاتانە بکەن چ ئیقلیمی بێ نێودەوڵەتی بێ و هەروە ناوخۆییش. مەسلەی ناوخۆیی چیە؟ تا ئەمریکان ڕۆژ بە ڕۆژ ناو بەرناو تهدیدەکە و هەڕەشاکە ئەڵێ ئەگەر بێت و گروپە چەکدارەکان چەکدانەنێن من واکەم یا چەکیانەکەم یا لێتان یا حاصلەوەی کە باسەکرێ. لەبەرەوە ئەمە هەمووی پێشاتی زۆر گرنگە. دەرفەتێکی نێودەوڵەتی ناڵم زۆر ڕوون، بەڵام هەستی پێەکەی کە لە ساڵحی کوردایە چ لە سووریا چ لە تورکیا و هەڵبەت لە هەرێمی کوردستانیشە. جا ئەمانە ئەم دەرفەتانی یاخۆ بە بڵێن ئەم پێشهاتانەی کێنە پێشەوە کە قازانج و سوودی هەیە بۆ بڵێن گەلی کورد لە منتیقەکەیە، هەڵبەت ئەبێ حکوومەتی هەرێمیش بەڕوونی و بە ئاشکرایی، ینی کۆمەڵی خاڵی زۆر استراتیژی هەیە کە بە هاوبەشی ئەبێ لەگەڵی شێتی نیشتمانیە بیخاتە ڕوو وە جێبەجێشی بکە. بە تایبەتی سیاسەتی خۆی و ئەجێندای خۆی لە بەرامبەر حکوومەتی عێراقیە لە 10 ساڵی داهاتووە 4 ساڵی داهاتووە نازانم چەندێکی تر ئاشکرا بێت چۆن بتوانێت تەعامل لەگەڵ هەموو ئەو بابەتە هەڵواسراوانی کە ئێستا هەیە، بە تایبەتی مەسەلەی بودجە و بە تایبەتی نقطەیەکی زۆر گرنگ هەیە ئێستا کاک زانە مەسلەی بە هەرێمبوونی ناوچە شیعەکان کە ئێستا هاتووە سەر. حەزەکەم بە تێروتەسەلی لەسەر دابەشبوونی عێراق قسە بکەین، ینی بەڵام لەوەوە پێت وایە لە تارگێتی ئەمریکا لە گۆڕانکاریەکانی ناوچەکەیە کورد ڕقەمێکی لانی کەم بۆ عێراق ڕقەمێکی قورسە؟ ڕقەمێکی قورسە بە دەلالەتی ئەوەی کە ئیجباری حکوومەتی عێراقیەکە کە بودجەی هەرێمی کوردستان بنێرێت و کێشەکانی سەبارەت بە نەوت چارەسەر بکە. ئەمە یەکێک لە نقطەکان و هەروەها ئەو پاڵپشتی و هاوکاری کە لە کوردانی ڕۆژاوا کرێت ئەمەش بۆ خۆی دەلالەتێکە. نقطەیەکی تریشکە بیدایەتی قسەکانم بڵێن ئاماژەم پێ مەسلەی ئەوەیە کە تورکیا ئێستا دەرگای گفتوگۆی کردوەوە لەگەڵ کووردا. ئەمە دەلالە لەوە ئەکا کە شتێک هەیە، پرۆسەیەک لە پێشە، ئەگە ناویمنەی پرۆسە وەزعێک لە پێشە بۆ کورد گونجاوە کە هەنگاوێک بێتە پێشەوە. جا ئایا لە دۆخی فیدرالیا بێت کە لە سووریا جێبەجێ بکرێت یا لە حکومێکی ذاتی یا چەند مافێکی کللتوری و خوێندن و نازانم چی ئەوانەی کە لە تورکیا مەسەن وەکو تورک ڕوای پێ هەیە لەو چوارچێوانەیە بێ. ئەمە ئەوە ئەگەینە کە حکوومەتی هەرێمی کوردستان یا با بڵێن یەکێتی و پارتی ئەبێت بە شێوەیەک لەو شێوەکان ئامادەیەکی تەواو بکەن، سازانی تەواو بکەن کە هەنگاوی داهاتوو بەرەو شۆ بڕات. ئەوەی کە بینیتان مەسەلەی بودجە کەمێک زەق کرایەوە، مەسەلەن پێت وایە ئەمە بۆ هەمیشە کارتێکە بۆ ناکۆ بۆ گەورەکردنی ناکۆچەکان قەزت لە بینی یەکێتی پارتی یان لە بین حکوومەتی عێراق و بەغدا؟ بەڵێ حکوومەتی عێراقی کاکزانە تۆ پتێ و نەتەوێ تۆ لە بینی دوو قەومیەتای تاریخەکەت هەیە و تەجروبەیەکی باشیشت نییە لەگەڵ بەرامبەرەکەتە بە حکمی تاریخ. ئەگە تۆ دیقەت بووی لە دوای دروستبوونی عێراق و لە 21ەوە تا ئێستا بە هەموو ئەو مەرحەلانەی کە تۆ تێپەڕیوی کورد تا ئێستا وا نەبووە کە بۆ بڵێن بە سەقامگیری مامەڵە لەگەڵ یەکتریا بکەمە بەسم لەگەڵ عەرەبە بە هەردوو پێکاتەکەیەوە. لەبەرەوە ئەوەی کەیبینی ئێستا ئەو کەلتورەیە ئەو بیر و باوەڕەیە کە لە هزر و فەلسفە و تێڕوانینی عەرەبا هەیە کە بە ئاسانی شتێکت نایەتێ. بە تایبەتی تۆ حسابی ئەو بکە لە سەدا 70 بۆ 80 ماواریدی عێراقی لە ڕووی
نەوتەوە و بڵێن سەرچاوە سروشتەکانی تر دەکەوێتە جنوبی عێراقەوە. درست. لەبەرەوە ینی هەندێک مەسەلەن زۆر جار مذەکەراتی هینەکان ئێتە بەرچاوم خوێنمەوە بڵێن قیاداتی بەعس و ئەوانە کە باسەکرێت، یعنی حتاکو لە ناو قیاداتی بەعسی باڵاشە فکری ئەوە هەبووە کە سێ محافظەیە با ئێمە ئەم سێ محافظەیە ئەوەنە خۆمانەی پێوە هیلاک نەکەین بیکەین بە ئیتە هەر شتێک بێ کە خۆیان ناوێنێن، وەکو چۆن وەختی خۆی لە پەنجاکانە ئەندەنووسیا لەگەڵ سنگافورەیە کردی، یعنی وتی کاکە ڕۆن ئێوە سەربەخۆی خۆتان وەرگن کە لە وەزعێکی اقتصادی زۆر خراپ و تێکشکاوە بوون وە کە ئێستا بینی سنگافورەیەشێک لە وڵاتە پێشکەوتەکان و لە ڕووی اقتصادیەوە. لەبەرەوە یعنی ئەبێت تۆ هەموو احتیمالەتەکان لێک بیتەوە، نەک ڕۆژە لە ڕۆژان بڵێت باشە ئێوە سەربەخۆیتانەوە فەرمونون لەتان کردو بەڵام تۆ ییت ئەبێ حسابی ئەو بکەی باشە تۆ ئەم 6 ملیۆن کەسە کە لەوانە ببێتە 10 ملیۆن کەس تۆ چۆن بتوانیت ینی لە ڕووی باری ئابوووریەوە یاریمەکەت دروست بکەیت کە تا ئێستا تۆ ناوچەیەکی دەریایی نییە خەتی بەقۆتیش وانە چوار دەوریشت ئەمە تورکیا و ئێران و ئەمە بابڵێ سووریایە بەبێ دەوڵەت وەلحاڵ یعنی بینە سەر ئەوەی کە لەوێەوە بینەوە پرسیارێکی دیکە قسێک هەیە کە لە دوای بردومانەکانی دوو ڕۆژی ڕابردوو ئیسرائیل بۆ سەر سووریا و نەشە شاردۆتۆ ئیسرائیلەکان باز لەوەکەن کە بە سووریا تەقسیم بێ دروزەکان حازرن و عەلەویەکانیش هەندێک حرەکە ئەکەن بەشێکی دیارەکە کووردە بەشەکەی تریکەی پێیان ئاساییە بەڵام حکوومەتێکی پەڕووباڵکراویانەوێ با زۆر بە سادەی قسە بکەین بێگومان بۆ عێراقیش هەمان شت ڕاستە پێشتریش ئیسرائیل هەر بۆ عێراق هەمان ئەو زەختەی هەبوو کە ئەویست عێراقێکی بڵێن فیدرالی مفەکەک هەبێت بەڵام پێ دوایە پێشەوە گۆڕانکاریەکان لەو ئاستی ئێستا ئاوەستن بڕواناکەم لەبەرەوەی ئیسرائیل بۆ خۆی ئێستا خەتێکی ئەوێت خەتێکی استراتیژی کە خەتی داودە دروست کات کە تێپەڕ بێت لە ناوچە کوردیەکان و لە منطقەی با بڵێن لای ڕۆژ ئاوای با بڵێن لای ڕۆژهەڵاتی سووریا ئەوانەوە کە درێژە بێتەوە بۆ سەرەوە ئەو خەتە پێی ئەوێت تەمینی ئەو خەتە بکە کە خەتی داودە کە ڕێگایشی بازرگانی بەقوتە بێت و هەوو چۆن لە عێراقیشا بەسەن خەتی استراتیژی و ڕێگای ئەوریشمەی خەریکەوە وردەوردە دروستەکرێ و بەرەو کۆتایی ڕوا باش کەواتە بۆ عێراق تو جۆرە بەسەل باسی فدراڵەتی شیعەکانت کرد ئەمە تەنها قسەیە کە یان بەجددی لە ژێرەوە کاری بۆ کرێ و ڕەنگە بینێ ئەمریکا و ئیسرائیلش ڕەزامەند بنەوە مەسەلەی فیدراڵیتی شیعەکان شتێکی تازە نییە ینی هەتاکو لە سەردەمی عوسمانیەکاندا بۆ خۆی وڵاتی بەسڕایەکێک بۆ لە منطقانەی کە ینی بڵێن تا حدێک حکمێکی سەربەخۆی هەبووە بەسڕە و دوا بەدوای ئەوەش بەریتانیەکانیش هەر بە هەمان شەوە لەبەرەوەی کە نەوتی تیابوو ئەوانە ینی ئیتیمامێکی تایبەتیان ناو لە ڕووی ئیداری ئۆمانەوە دوایەوەش بڵێن لە دوای مەلەکێت و 58 و ئەگەبینەوە وەکو تاریخ باسەکەم ینی بەوەسم لەوەیە وردە ئەو بڵێن زەختێکی زۆر لە ڕووی سیاسی و لە هەموو ڕۆکانی ترە خراە ئەو منطقانەوە ینی تەهمیش کران و هەڵبەت دوای هاتنی بەعسیش هەر بە هەمان ئەو شێوازە تەهمیشەکە هەر دروست بوو لە دوای 2023ەوە هەڵبەت ئەو هەلە دروست بوو کە 2005 ئەو بوو کە ئیسفتا لەسەر دەستورکرا مادەی 119 بە وازحی دیارە کە چۆن هەر محافظێک دەتوانێت بێتە ئەقلیمێکی فیدرالی کە ئەمە بڵێن خراە بردەم خەڵکو و ئیسفتای لەسەر کرا لەگەڵ ئەوەشە ئەمریکا بۆ خۆی لە جۆ بایدن بەڵێن ئیقتراحێکی هەبوو کە پێویستە کات کورد عەرەبی سوننە عەرەبی شیعە و فیدرالیتێکی تایبەتی خۆیان هەبێت 2005 بوو یا 2008 بزەبت بڵێن تاریخەکە نایەتە بەر خەیاڵم عەبدولعەزیز حەکیم لە شۆڕشی بڵێن لە مەجلیسی عەلا اقتراحێکی ئەوەی کرد کە پێویستەکەنەوە محافظەی شیعە هەرێمیشی شیعی با بڵێن ئیعلانکەن ئەمانە هەموو اقتراحات بوو کە پێشتر ئەمە قسەی لەسەر کراوە و پێشتر یعنی هینێک هەبووە شتێک هەبووە قسە باسێکی لەسەر کراوە دکتۆر هەندێک مەرجعیەتەکان ڕاستە لە ئاستە گشتەکە یەکن ئەگەمە سەرەوەش مەرجعیەت
دژی ئەو ناڵم دژ ینی 100 بەڵام لەگەڵ ئەوانە بوو کە با بڵێن هەرێمێکی فیدرالی شیعی لە منتیقەکە دروست بێت ڕەنگە ئەوش بۆ خۆی ئەوەی کە بەبەستیان بوو کە بڵێن حکوومەتێکی مرکزی هەبێت و بە مەرجێک شیعەتیا باڵا دەست بێت ینی دەسەڵاتی ڕەهای هەبێت زیاتر لە سونە و لە کوردیش بەو مەرجە لە حاڵی حازریشە ینی هەندێک تەسریحاتی مالکی و هەندێکی تر هەیە لەم لەولولا قسە لەسەرەوە کرد کە پێویستەکە ئێستا بە بەغداوە هەرێمێکی فیدرالی شیعی دروست بکرێت لە جنوبی عێراقا بەبەسڕەشەوە طبعا کە 10 محافظاکە تقریبا هەڵبەت ئەمە بە حکمی ئەوەی کە ئێستا وردە ئێران لە منتیقەکەیە لە ڕووی استراتیجیەوە دەسەڵاتەکانی کەم کراوەتەوە و حەسر کراوە ئەمریکا ناو بەناو هەڕەشی کاتەوەی سەژ لە گفتوگوایە لەوەی کە بەرنامە ئەتۆمیەکەی وردە نەهێڵێت یا بەپێی زەوقی یا بەپێی بڵێن ئارەزووی ئەمریکا هەڵسو کەوتکە هەڵبەت ئێران ڕەنگە بڵێم تا حدێک کێشەی لەسەر ئەوە نەبێت کە هەرێمێکی فیدرالی دروست بە حکمی ئەوەی کە وەکو باسم کرد زۆربەی مەواریدی عێراقی لە نەوت و غاز و هینەکان بڵێن لە منتیقە شیعەکانایە لەبەرەوە ئەمە ئەرزەیەکی باش دروستەکە لەوەی کە ئەو منتیقانە ببێتە داهاتێکی باش هەم بۆ حیزبەکان هەم بۆ ئێرانیش بتوانێت سوودی لەوە بگرێت لەبەرەوە ئەم باس و خواسی هەرێمەش بۆ خۆی ئێستا ینی ڕەنگە بڵێم هەنگاوێکی ترە یا با بڵێن پێشهاتێکی ترە کە ڕەنگە دوور نییە دروست بێت ئایا ئەمە تا چه حدێک تەسیری ئیجابیە بێت لەسەر هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی کە ئەو کاتە زۆربەی داهاتەکانی حکوومەتی عێراقی کەوێتە دەست شیعەوە ئایا ئەمان مەسەلەن بە مەرج نایەنە پێشە بۆی کە مەسەلەن تەمویلی حکوومەتی عێراقی بکەن کە بڵێن ئێمە زۆربەی داهاتەکان لە لای ئێمە ئەبێ ئێمە بەشی شێرمان هەبێت هەرچەند بەپی دەستور هەرچی بڵێن داهاتی نەوتی و ناناوتی ئەبێ بگەڕێتەوە بۆ خەزینە حکوومەتی عێراقی بەڵام ڕەنگە ئەو کاتە بڵێن مووقفی شیعە باڵا دەستتر بێت لەوەی کە بتوانێت تەعامل لەگەڵ هەرێمەکانی ترا بکە ئەگەر دروست بێت وەکو سونە سوودی ئەم بابەتە بۆ کورد چییە؟ تا ئێستا نازاندرێت تۆ ئێستا خۆ حکوومەتێکی شیعی لە بەغا هەیە ئەگەر لەوە سەیری ئەم مەسەلەیە بکەین ئێستاش بە تەواوەتی با بڵێم نەهاتوونەتە ژێرباری ئەوەی کە بەبێ کێشە بودجە بنێرن ڕەنگە بەشێک لە خەتاکان لە حکوومەتی هەرێم بێت تا ئێستا نەیتوانیوە چی لە ڕووی لیستەوە بێ نازم ئەوەی کە باسەکرێت لە ئەعلام وانەیە چ لە ڕووی بڵێن نردنی داهاتی ماگانەیە بێت ئەوەی کە حکوومەتی هەرێم دەستیەکەوێت یا شەفافێت بێت لەوەی کە چۆن ئەم داهاتانە سەرفەکات لەبەرەوە تا ئێستا بە بڵێن حکوومەتی عێراقی بەو شێوازەی کە پێویست دەکات تۆ معاملە لەگەڵ هەرێمێکی خۆتی فیدرالیەکەی وەکو پێویست نەبووە خۆت زانێ ینی ماگانە هەم موچەکە تەخیر بووە و هەم ئەوەی کە بەپی ڕەنگە بە بیانوێکی بەسیێکی تەکنیکی بێ نازانم چی بێت ڕەنگە 2 هەفتە موچەکە تەخیر کرابێت لەبەرەوە ئەگەر لەمەوە سیرکەی ڕەنگە ئەمە تۆزێک وەکو ئەوەی کە ئایا لە قازانجی کوردایە ناتوانانی بڵێت لە قازانجایە و نەشتوانی بڵێ لە تەسیری بۆ کورد نەبێ بەڵام تۆ توانیت ئەوە تەسپیت کەی کە مەبدەئی فیدراالێت کە پێشنیاری کورد بووە و کورد ئیشی لەسەر کردووە دوای کە لە مەجلیسی حکومت قرای لەسەر و لە هەتاکو لە ناو دەستوری عێراقیشە ئەمە ئەو بڵێن تەوەجوهەی بڵێن کورد زیاتر ئەچەسپێنێ بەوەی کە حکوومەتێکی فیدرالی لە عێراقا دروست بێت زۆر باشە ئەم عێراقا گاتە هەڵبژاردننی مانجیانزە تەسەوڕەکەم لەبەرەوەی هەموو لایەنەکان کۆکن لەسەر ئەوەی کابێ هەڵبژاردن تا سەدر بایکۆتی کردووە ڕقەمێکی قورسیشە لە ناو معادلە ڕقەمیشی قورسە بە سەدر وەکو دەڵێ لە هەموو هینێکە شەوازێکەیە لە هەموو قانونێکی بڵێن لوغەویە شەوازێکەیە ئەگەر تۆ بێت لە هەموو قانونێکی حیزبی عێراقیش هەسیرەکی سەدر لە هەموو مووقیفەکانە دایمەن مووقفێکی شازی هەبووە ینی سەبەبێکی وای نەبووە کە بخوێنرێت ئەمە لەلایەک سەدر دایمەن ئیش لەسەر ئەو وەتەرە ئاکات کە ئەبێ ڕازی بکرێ مەسەلەن کێشەیەک دروست دەکات
کێشێک دروستەکە جا نازانم داوای مەسەلەکە لێرە پارەیە مەسەلەکە لێرەوەیە وەزارەتە مەسەلەکە لێرە ئەوەیە ینی پێشوەختە بێن وەرە تۆ چەند وەزارەت ئێمە توانین تعاملی لەگەڵام ئەو وەزارەت ئەوە ئەدەینە چی ینی وەحاڵ مەبەسم لەوەیە ڕەنگە ئەو پێشوەختە شەڕی خۆیەکە بۆی بتوانێت استحقاقی خۆی چ لە وەزارەت هابێت چ لە حسەی خۆیان بێت جاگەر بڵێن ڕووی دارایی و ئابووری و کەوری بگرێ باشە بەڵام هەڵبژاردن دووبارە بەرەوەنی حکوومەتێکی سەرتاسەری دروست بێتەوە ئەوختە ئەگەری فدراڵێتی شیعەکان دوورترە خاتەوە ئەمە جارێ قسە و باسە من ناڵم ینی ئەمە بێتە بەڵام آخر گۆڕانکاریەکانی سووریا نزیکن یعنی ئەو ڕووداوانەی ئێمە ئەیبینین مەسەلەن هەفتەی پێشوو قەرار نەبوو ئیسرائیل بردومان بکە قەرار نەبوو تهدیدانە قورسانە بکە کاکزانە شیعە ئێستا بیرەکاتەوە چ مووقفێک بۆ خۆی باشە ئەوە لە یەمەن سەرکوتەکرێ ئەوە حیزب الله ئەوەی بەسەر هات ئەوە غەزە بڵێن جەماعەتی هین حەماس و ئەوانە بینیت کە چیان بەسەر هاتووە هیلالی شیعی بەرەو نەمانە ڕوە ئەوەی کە ماوەتەوە ئێستا بەس لە عێراقی و چەند گروپیشی چەکداری شیعی تونڕەون کە سەر بە ئێران ئەمانە زیاتر تەحەدای با بڵێن هێزی ئەمریکی و نێودوڵەتیەکە لە مەنتیقەکەیە کە ئەمانە هیچ دەسەڵاتی وایان نییە کە ڕەنگەگەر ئەمریکا قەرار بە ڕەنگە لە شەو ڕۆژێکە هەمویان تەفروت و نابکە لەبەرەوە سەیرەکەی ئێستا مووقفی شیعە زۆر زەعیفە لەبەرەوە لە حاڵەتێکە کە لە 10 ساڵی داهاتووە لە ساڵی داهاتووە لە 5 ساڵی داهاتووە لە 2 ساڵی داهاتووە چی بکات بۆی جێپێی خۆی زیاتر قایم بکات ئایا دروستکردنی هەرێمێکی فیدرالی لە عێراقا ئەو هەیمەنەی خۆی ئەپارێزێت کە لە عێراقا هەیە ئێستا بە پاڵپشتی ئێران مەسەلەن و طبعا بە پێشگیری ئەمریکا یعنی ئەمە پرسیارێکە لەبەرەوە ئەو هەوڵەیەات بە هەر چۆنێک بێت یعنی ئەڵێ حلێکی وەسەط بۆ خۆی بدۆزێتەوە بجات چ بەوەی کە هەرێمێکی فیدرالی بێت چ بەوەی کە با بڵێن دەسەڵاتی ڕەهای خۆی لە ناو حکومەتی عێراقیە بپارێزێت بە پاڵپشتی لەگەڵ کووردا بێت جات لەگەڵ سونەکانیش یعنی عراق ئەگەر بە گشتی سەیری دکتۆر مەسەلەن لە هەر شوێنە و تایبەتمەندێکی خۆی هەیە بەسڕێ من بیرمان بێت لە سەردەمی حکوومەتەکەی بەڕێز مالکی بە دوایەوە عبادی نەم عادل عەبدولمەهدی مەسەلەن خۆپشاندانەکان کە دروست بوو مخابراتی ئیماراتی بۆ ئەمریکا یەکەم شوێن قوسڵخانەی یان نوێنەرایەتی ئێرانی سووتان لە بەسڕا ینی بەسڕە زیاتر لەبەرەوەی منفەزێکی مهمە زیاتر هەستەکرێت لە ژێر هەیمەنەی ئەمریکا بێ مخابراتیان خۆتەزانی ئیماراتش ئەو چەند ساڵە پارەیەکی گەورەی سەرف کردووە لە عێراقا لە ڕێی مخابراتیەوە و تا تەنانەت مەسەلەن تا کەرکووک هاتوون بۆ یارمەتیدانی سونەکان هەر هەر شوێنە و بۆ ئەجەندایەک لە هەر شوێنێک نەوتی لێبوو بێ زۆر بە قوڵی و زۆر بە پارێکی زەخمیش داخڵ ینی ئەس ناکەی ئەگەر سپینێ شتێک بە ناوی فدراڵێتی شیعەکان بێ ئەگەر بە تەواوەتی وەلایەن بۆ ئەمریکا نەبێ ڕەنگە ئەوەش پارچە پارچەی تێ بکەوێت مەسەلەن خۆ دەمێک کە بەسراڵێ ئێمە داوای هەرێمێکی سەر بەخۆکەین کاکزانە هەر پرۆژێک لە عێراقا جێبەجێ بکرێت دژی پەرژەوەندەکانی ئەمریکا بێت سەرناگرێ ئەم واقعە خۆپشاندانەکانی بەسرا لەوێەوە هاتە بەغدا و 2000 بەڵێ بڵێ لەبەر ئەوە بە تایبەتی سیاسەتی ئێستای ئەمریکا استراتیژی ئێستای ئەمریکا لەسەر مەسەلەی سەفەقاتە تۆ چەند سوودی بازرگانی و اقتصادیت هەیە بۆ من ئەوە ناتوانم بێمە پێشوە ئێستا ڕێگەوەیە داوای پاراستنی منەکەی ئەبێ پارە بیت هەنێ بە شێوە عامەکەی با قسە بکەین لەبەرەوە ئەمریکا لە عێراقا بزانێت کە بەرژەوەندەکانی لە خەتەرایە یا دژی بەرژەوەندەکانی خۆیەتی لە عێراقا دژی هەر پرۆژەیەکە وەسێتەوە کە ئەو هێنەی پێوە بێت ئەو سیمایی پێوە بێت وەکو چۆن لە سووریاش بە هەمان شەوە وەکو چۆن لە منتیقەکانی تریشە وەکو چۆن ڕەنگە ئەمریکا ئێستا تەنیا خەمی ئەوە بێت ئێستا ڕۆ و سین بڕوات چۆن احتیوای سین کات بۆی کە زیاتر دەسەڵاتی گەشە نەکات لە ڕووی اقتصادی و بازرگانی هەموو ڕۆکانی تریشە پێتوانێت لە دوای ئینتیخاباتەکانەوە ناکۆچی ناوماڵیشی عقوڵتر بێتەوە
من قناعتم وایە شیعە بڕۆ ناکەم هەوڵبات ناکوشی زیاتر لەگەڵ خۆیان دروست کات من قناعتم وایە یعنی ئەوێت بە هەر چۆنێک بێت وەکو باسم کرد لەبەرەوەی خۆی پارێزە لە هەر گەرێکێتە پێشەوە یعنی شیعە بۆ خۆی ئێستا لە باڵاترین دەسەڵاتی خۆیەتی سەر وەزیران لە خۆیەتی زۆربەی وەزارەتەکان لە بەردەستی خۆیەتی داهاتی ئەمە مەساڵحە کاکزانە ناوچەکە ئەڵێم ناوچەکە ڕووی لەوەیە کاکزانە ئەمە مەساڵحە شیعە لە خزمەتی مەساڵحی ئەمریکا و غەربا بێت هیچ کێشەی نییە لە دژی مەساڵحی ئەمریکا بێت کێشەیە لەبەرەوە مەسالەکە لێرە مەسلحەتە ئایا تا چەند ئەتوانێت مەسلحەتی ئەمریکا لە مەنتیقەیە پارێزەیە تا ئێستا هیچ کێشەیەشی نەبووە ئەمریکا نەکەر پاراسوێتی کاکزانە تۆ زیاد لە 200 ملیار تا 300 ملیار دلاری عێراق لە بانقی فیدرالی ئەمریکایە دەستی ناو جیرفانی عێراقەیە یعنی ئەمە ینی بڕاوەتەوە ینی عێراق یەک هەنگا و دژی سیاسەتی بانکی و هێن بڵێن دارایی ئەمریکا بوەستێ ینی پارەکانی ڕەنگە بلۆکرێ و ڕەنگە بەهای دلار بڵێن بەرز کاتەوە بفڕێ وەکۆی چۆن لە لوبناانە ڕوویە وەکو چۆن لە ئێرانە هەیە مەسەلا لە تورکیا بڵێ ینی وەکو ئەگە تۆ بڵێ عێراق وەکو چۆن ئێستا مەسەلەن نمونەت بۆ باسەکەم هەندێک لە دەوڵەتانی ئەفریقا کە لە ژێر مستعمەرەی فەڕەنسا بوون کە ئێستا خەریکە هەندیشان بڵێن تا حدێک ئەو هینیان نامێنێ پارەکانیان هەمووی لە بانقی مرکزی فەڕەنسا دادراوە ینی ئەوە نیە بڵێ کە ڕاستە سەر بە خۆیان وەرگرتووە بەڵام لە ڕووی ئیداری و ئابووریەوە هەمووی سەر بە فەڕەنسا و لەبەرەوە ئەمریکاش بە هەمان شێوە کە عێراق ئێستا ڕاستە عێراق سەر بە خۆیە و ئەتوانێت معاملاتی خۆی بکات لە ڕووی سیاسی و لە ڕووی اقتصادی و لە هەموو ڕۆکانی ترەوە بەڵام ئێستاش هەر مستعمەرەی ئەمریکایە تۆ ئەگەر نەتوانیت پارێ بە ئارەزوی خۆت یا بە بڵێن بەپێی ئەوەی کە بەرنامەت خۆت ئەتەوێت بەرنامەی بەدانی بسەر بکەی ئیتر تۆ ینی چۆن نەتوانانی دەسەڵاتی خۆت بە تەواوەتی بسەپێنی لەبەرەوە عێراق کۆتوبەندی خۆی کراوە ینی ئەوەی کامێنێتەوە هەر ئەوەیە کە مەسەرەن ئەو گروپە شیعانەی کە تونندڕۆن و سەر بە ئێرانن ناو بەناو جم و جوڵەکەکەن ساڕۆخ بەملایەنێن و شتێکەکەن ئێستا وەژ وردە وردە خەریکا وەژ نامێنێ بڵێ زۆر باشە کورد دووبارە لە حکوومەتی داهاتووی عێراقا دەبێت چی بکات بۆ ئەوی بتوانێت مەسەلەن زۆر ئەندێ لە بەرپرسە سیاسیەکان باز لەوەکەن مەترسی گەورە هەیە بەڕاستی مەترسییان دەرفەتە کاک زانە کورد ئەبێ بە هەموو شێوازێک بەشدار بێت لە ناو حکوومەتی عێراقیە بە هەموو شێوازێک نابێت بە هیچ جۆرێک مەسلەی ئەوەی کە تۆ لە پرۆسی سیاسی جیابیتەوە نازانم چیەکی لە حکوومەتی عێراقی تدەرەوە ئەمانە تۆ ئەمە مووقفی کوردی شار بۆ خۆی زەعیفەکات تۆ هاوبەشی لەگەڵیانە ئەبێت تۆ ئەم قەناعەتە لای ئەوان دروست بکەی کە وەکو چۆن تۆ ئستحقاقی خۆت هەیە من وەکو پێکاتێ ئستحقاقی خۆم هەیە و من لەگەڵ تۆیە بەشدارم و لە وەزارەتەکانی تۆشە بەشدارم چکە مادام من کێنراوم بە عێراقەوە 3 محافظە هەیە و 6 ملیۆن 7 ملیۆن بە کورد وەکو شوناسی نەتەوەی خۆی کووردە و مسلمانە و ئیلا ئاخری کۆمەڵێک لە پێکاتە ئاینەکانی تریشی تایە لەبەرەوە حەق و مافی خۆمە کە بەشدار بم لە ناو حکوومەتی عێراقیە و بێ کوردیش بە هەمان شێوە ئەوە لەو مەسەلەیە پێداگر بێت و بیر لەوە نەکاتەوە کە لە مەسلەی پێکەنانی حکوومەتی عێراقیە بە لاوازی بچێتاوێەوە یاخۆ بە بڵێ مەشێک لە شێوەکان بڵێن داوای حەقی خۆی نەکا و هەندێک سەفقاتی ژێرا و ژێر بکات بۆ ئێران ئەگەر لەگەڵ ئەمریکا بگاتە نەتیجە من پێ زانیاریانی هەمە مەسەلەن ئێستا لە ئێران قسەیەکەیە باز لەوە کرێت کە ئامادەکاریکە بۆی بگاتە ڕێکەوتنێک لەگەڵ ئەمریکا و تەنانەت قونسوڵخانەی ئەمریکا لە ئێران لە تاران بکرێتەوە ئەو وەختە عراق یان شیعە ماڵی شیعە یا ئەوانەی سەر لە دەسەڵاتن لە عراقیان بەعکیدیش هەر شیعە بێتەوە سەرۆکۆزیران یعنی بەردەستیان کراوەتر نابێ بۆ ئەوی مامەڵەیەکی باشتر لەگەڵ ئەمریکایە بکەن لەوەی هێستا هەندێک جارە حراجیان بۆ دروست بێ کاکزانە ئێستاش مامەڵەیەکی باش لەگەڵ ئەمریکایەکەن ئێستاش ناتوانن مامەڵەیەکی خراپ لەگەڵ ئەمریکایە بکەن و بە دلیلی ئەوەی کە ئێستا بە بانکیکردنی سیستەمی دارایی عێراقی بەردەوامە هەر خەلەلێک ئەمە نمونەیەکی بەسیط باسەکەم
هەتاکو لە ڕووی کڕینی چەک و جوەخانەی عێراقیە هەمووی لەژێر کۆنتترۆلی ئەمریکایە و با بڵێن سەفارەتی ئەمریکی لە بەخایە گەورەترین سەفارەتە لە منتیقەکەیە لە عالەمە لەبەرەوە تۆ ئەبێ ینی ئەو تەوەجوهە هەیە کە ئێستا عێراق با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان بەدڵی ئەمریکا مامەڵاکات مەسلەی ئێران عێراق ناتوانێت ئێران جارێ فریای خەریکە ینی مەشغوڵی ئەوەی فریای خۆی بکەوێ حوشێ و دی خۆی ناکەوێت ئێستا فەرمەوە یەمەن ئەوەتانە حوسەکان خەریکە تەفروت و ناکرێن یانێ ئەوە جەنابەت ئاگدارەوە لە لوبنان چیان بەسەر هات سووریا لە خلالی دوو ینی حاڵەتێک بۆ ڕەنگە خۆشی بەشار ئەسەدیش نەیزانی بۆ وای لێ هاو لە پڕەکە لە دوو شەو ڕۆژە مەسەرەن جێشەکەی ئەوە سەحبی کرد و تەفروت و ناکرا لەبەرەوە هیلالی شیعیش ئەوە نەما یا کاڵ بێتەوە ئەو با بڵێن بەرنامەی کە ئێران هەیبوو لە منتیقەکەیە کە نفوزی ئێرانی لە منتیقەکە و لە خەلیج و وردە لەو شوێنانەی کە با بڵێن پێکاتی شیعیتیا بە قوتر کات وردە ئەوە ئەگەر با بڵێم نەماوە بەڵام زۆر لاواز بووە لەبەرەوە تەسیراتی ئێران لە منتیقەکەیە بە تەواوەتی بڵێن بەڵام ڕێکەوتی لەگەڵ ئەمریکایە چین و تاوێکی بۆ گەڕێتەوە مەسلەی ڕێکەوتن ئەوەیە کە تۆ مەسلحەتی ئەمریکا ئەپارێزی مەسلەکە ئەوە نییە کە دەستکاری مەسلحەتەکانی ناکەی یا دەستکاری ناکەی یا مەسەلەن شەڕ واکەی کە بمێنیتەوە وەکو نیزامێک یعنی مەسلەکە ئەوە نییە کە مووقیفی ئێران چونکە تۆ ئێران لە طولی تاریخی خۆیان لە زدی لەو بەرەیە بوو کە زدی ئەمریکا بێت یعنی تۆ تەسەورەکەی بە ڕێکەوتنێک ئێستا ئێران ڕۆڵی بیرێتەوە لە تهدیدی با بڵێن وا بکاتەوە وردە گەشە بکاتەوە بە دەسەڵاتەکانی خۆی تهدیدی مەساڵحی ئەمریکا بکە لە منتیقەکە بەتایبەتی کە پێشتر مەشاکلی هەبوو لەگەڵ سعودیەکانە و لەگەڵ دووەلی خەلیجە مەسەلەن لەبەرەوە ئێران ئەوێت بە هەر چۆنێک بێت وەزعی خۆی وەکو ئێستا کە هەیە وەکو نیزامێکی سیاسی بمێنێتەوە چۆن بمێنێتەوە ئەبێ ڕێبکەوێت لەگەڵ ئەمریکایە ئەبێ ئەو با بڵێن سیستەمە ئەتۆمیەی کە ئێستاوە لە دروستکردنیەتی و دروستی کردووە نابێت تهدید بێ بۆ ئەمریکا و مەساڵحی ئەمریکا و ئیسرائیل لە منتیقەکە ئەو شیعاراتانەی مەرگ بەر ئەمریکا و ئیلە ئاخیری وردە ئەبێ لەسەر بڵێن زهر و بڵێن قسەی بەرپرسە باڵەکانی وردە نەمێنێ ئیتر ئیلە ئاخیری یعنی ئەمە پرۆسەیەکە ڕەنگە بڵم زۆرە خەیانەیە ینی بڕواناکەم ئەمە ئەو لامان ئەوم لە هەرێمی کوردستانە ئەوەی بەڕێوێ بۆ هەرێمی کوردستان هیچ شتێکی نەخوازرا و مەترسی بەڕێوەیە هیچ تەڵەبێک لە هەرێمی کوردستان نییە تەنها ئەوەی لە شوێنی خۆی باکسەوە ئەوەی کە ئێستا لە مووقیفی هەرێم لە هەموو مووقیفەکانی پێشوو بەهێسترا ئەگەر بەمەرجێک ئەگەر مامەڵەیەکی تەندروست و وەکو باسم کرد حکومەتیشی یەکگرتووی بەهێز دروست بکرێت و هیچ پێکاتەیەک با بڵێن وەلا نەندرێت جا چ سیاسی بێت چ عقائیدی بێت چ هەر شتێکی تر بێت و بەسم ئەوەیە ئەو یەک ڕێگزێ نیشتیمانی پارێزرێت و استراتیژ و بەرنامی خۆشی وازەح بێت لەگەڵ ئەوەی کە هەنگاوی داهاتوو لەگەڵ حکومەتی عێراقیە چۆن مامەڵە بکات بە تایبەتی ئێستا ئەو ڕێکەوت نەکراوە کە لەگەڵ حکومەتی عێراقیە داهاتەکان تەسلیم کرێت و حکومەتی عێراقیش بودجە بۆ هەرێمی کوردستان بنێرێ جگەلەوە ینی هەرێمی کوردستان توانێت ئەو مووقیفە بە قووەتی بەکاربێنێ بۆ دۆخێکی بەقوتر وەکو چی لە چوارچەوەی عێراقا مەسەلەن پێشتر فەرمۆ گەر چەند وەزارەتێک کاکزانە یەک نوقتە هەیە کە بەڕاستی کە تا ئێستا ئێمە ڕەنگە بڵێم تا حدێک یەکێتی نیشتیمانی قسە ئیشی لەسەر کردەوە بە نیسبەت پارێزگای کەرکووک کە توانێتی پارێزگای کەرکووک کوردێک دابنێ و باشترین و ڕوونترین و پاکترین سیاسەتی بەکارهێنا یەکێتی نیشتیمانی بە تایبەتی لەم دۆخەی ئێستاە و پارێزگارێکی زۆر ئەکتیڤ و زۆر بڵێن باشە و توانیویەتی بەڵانسی هەموو نەتەوەکان وەکو مامەڵەکردن ڕابگرێت مەشارعی زۆر باش بەڕێوەیە سەرباری هەموو تەحەداکان بۆ برای بەڕێزم کاگڕبوار هاوڕێ دۆسی خۆمە بۆ ئاگاشم لێدی کە چۆن هەوڵەیات بە هەر چۆنێک بێت با بڵێن خزمەتی شارەکە بکرێت لەبەرەوە وەکو کوردێک و هەموو ویشێتیەک و هەموو کوڕی شارەکەش لەبەرەوە
خەتوەی داهاتوو پێویستە کات کورد قسە لەسەر مەسلەی مادەی 140 بکاتەوە چۆن ئەو مادەیە جێبەجێ بکرێت بکشێ لە دەرەوەی سنووری حکوومەتی هەرێمەوە بۆ دەرەوەی ئەو ناوچانی کە تا ئێستا کێشە لەسەر تا ئێستا ناکۆکی لەسەر و کێشەش لەسەر بەڵام بە تەیکید لەبەرەوە هەنگاوی داهاتوو پێویستە کات دوای تەشکیلکردنی حکوومەت یەکێتی و پارتی کە دوو هێزی سەرەکی لە مەنتیقەکەیە ڕوئیای خۆیان وازەحترکەن لەبارەی نەک ئەوەی کە لەسەر بابەتێک یا لەسەر مرحلەیە قسە بکرێت بڵێ لەبەرەوەی کە کەرکووک پارێزگارەکەی یەکێتیە من نامەوێت قسە لەسەر ئەو مۆزوع بکەم نەخێر یەکێتیە بەڵێ بۆ هەموو نەتەوەکان و بۆ هەموو حیزبەکان ئیشی کردووە بەڵام ضرورە لەمە دووە یا بڵێ قۆناغی داهاتوو مەسلەی کەرکووک ببێتە هەدەفێکی یا بە بڵێن ئامانجێکی سەرەکی بۆ هەموو حیزب و لایەنەکان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان من باسەکەم کە چۆن ئەم کەیسە ئەم مەلەفە قەنەعەت بە سون نەبکرێ قەنەعەت بە شیعە بکرێ قەنەعەت بە پێکاتەکان بکرێ قەنەعەت بە تورکمان بکرێ کە باڵادەستی کورد لە ناو شاری کەرکووکە بە قازانجی هەموو لایەک ئەگەڕێتەوە چۆن سەیری کوردێکە کرێ ئاوا سەیری تورکمانێک و عەرەبێکی ڕەسەن و هەرموو ها بڵێن پێکاتەکانی تریشەکرێ کە تۆ توانیت قەنەعەت وا بکەی و توانێت دەوەی قەنەعەت بە حکوومەتی عێراقی بکەی و هەروەها قەنەعەت بە دووەلی ئیقلیمیش کە ئەمە تهدیدێک نییە بۆ مەساڵح و بەرژەوەندەکانیان لە ناو شاری کەرکووکە بە تایبەتی تورکیا خۆت جەنابەت دەزانی ئەو کاتە تۆ ئەتوانی هەنگاوی زۆر باش بنیت شتێکمەوە پرسیارم نەکرد بێت تێ باسیکەی توانی پرسیارەکە کارزان دکتۆر تاها محەممەد ئەمین مامۆستای زانکۆندامی خولی پێشەنجومەنی نوێنەرانی سپاس بۆ سپاس بۆ ڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ